کۆمەڵی دادگەری کوردستان ئامادەکاری بۆ بەستنی پێنجەمین کۆنگرەی دەست پێ کردووە. لەو چوارچێوەیەشدا لە سنووری مەڵبەندی دەوروبەری هەولێر لە 4 شوێنی جیاواز کۆیا، مەخمور، خەبات و دەوروبەری هەولێر کۆبوونەوەکان بەڕێوە چوون. لە 4 شوێنی جیاواز کۆبوونەوەی گشت بەرپرسی مەڵبەندی دەوروبەری هەولێر دەڵێ ئەندامان لە سنووری مەڵبەندەکەمان بە گەرموگوڕیەوە بەشداری کۆبوونەوەی گشتیان کردووە، هەر بۆیە چاوەڕێ دەکرێت ڕێژەیەکی بەرچاو لە ئەندامانی کۆنگرەمان هەبێت. ئێمە ئەمڕۆ 2/5 لە 4 شوێنی جیاواز کۆبوونەوەی گشتیمان بەڕێوە دەچی بۆ ئەلەمیانی ئامادەکاریەکان بۆ ئەنجامدانی کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری. ئیدی لە شوێنەکان لە کۆیا، لە دەوروبەری هەولێر و لە قەزای خەبات و لە مەخمور دەردەکەوێت کە ئومێد دەکەین ژمارەیەکی بەرچاو لە ئەندامانی سنووری مەڵبەندی دەوروبەری هەولێر بتوانن وەکو ئەندامی کۆنگرە دەستنیشان بکرێن بە پاساوی ئەوەی ئێمە ئەنداممان زۆرە. ئەندامانی کۆمەڵ ئەوانەی لە سنوورە جیاوازەکانی کۆیا، خەبات و مەخمور بەشداری کۆبوونەوەی گشتین ئومێدی گۆڕانکاری گەورە لە کۆنگرەی کۆمەڵ دەکەن. ئەم قەرەباڵغی لێرە دەبینین کە سوپاس بۆ خۆی گەورە ئێمە دڵخۆشین کە بەرەو کۆنگرەی پێنجەمە چین بۆ کۆمەڵی دادگەری. ئەو هیوا ئاواتانی کە لە داهاتووە لە ئایندەدا هەمان بۆ ئەمانەوێ بیبین بەرەو پێشتر و بەرەو باشتری بکەین. سوپاس بۆ خۆی گەورە کە دەبینین لە برایان و لە خوشکانیش ئامادەن کە ئەمە خۆی لە خۆیدا گەرموگوڕێکە دەمانەوێت کاری باشتر و چاکتر چاوەڕوان دەکرێت لە کۆمەڵی دادگەری. و مناوی خۆی گەورە و میهرەبان بەخێراتنی کەناڵەکەتان دەکەم. ئەوڕۆ لە ئەنجومەنی کۆی کۆمەڵی دادگەری لە کەشوەوایەکی مندا ئەندامانی کۆنگرە دەنجیان پێدرا و بۆ کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری هەڵبژێردران بۆ هیوای بتوانن لە کۆنگرەی پێنجەم نوێکاریەکی باشتر بکرێت لە سەرجەم کارەکانی حیزب و لە سەرکردایەتی و مەکتەب سیاسیمان. دیارە ئەمڕۆ هەینی 2/5/2025 لێژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری سەردانی شارچکەی مەخمور و ئەنجومەنی مەخموریان کرد لە بۆ هەڵبژاردننی ئەندام کۆنگرە. سوپاس لەخۆی گەورە لە کەشێکی ئارام و ئازادەنەدا ئەندامان دەنجی خۆیاندا بۆ بوونەوەیەت ئەنجومەنی مەخمور 4 ئەندام کۆنگرەی دەبی لە بۆ کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری. سوپاس لەخۆی گەورە. کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری لە کاتێکدا بەڕێوە دەچێت. ساڵی ڕابردوو کۆمەڵ کەوتە بەر تیری نێارەکانی و لە ڕێی دیزاینکردنی ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەوڵی بچووکردنەوەی درا. لە ئێستاشدا کۆمەڵ جگە لە ئەرچی حەزبی بۆ سەر لە نوێ بەخۆدا هاتنەوە ئامادەکاری بۆ کۆنگرە دەکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.